ئازیزانم سڵاتان لێبێت خۆمان بە خۆشحاڵە زانین ئەم بەیانیاش با کۆمەڵێ بەرگە و بابەتەوە میوانی ماڵەکانتانین بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێننەوەوانێت سوود لەو بەرگە و بابەتانەوە وەربگرن کە بە یارمەتی هاوکارانم بۆمان ئامادەکردوون. ئازیزانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوەری سەرەکی پێکدێت. تەوەری یەکەممانی سەرەتامان قسە و گفتوگۆکەین لەبارەی ڕۆژی میدیا لە هەرێمی کوردستان، ڕۆژی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و ئەو ئاستەنگانی لە بەردەمیان وەک ئەزانین کە ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەرەو پێشچوونێکی بەرچاوی بەخۆیەوە بینیەوە. بێگومان ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە ئەو کێشانە چین لە بەردەم ڕۆژنامەگەرین لە هەرێمی کوردستاندا و چۆن بتوانین چارەسەریان بکەینەوە لە کاتی ئەو بارودۆخەنە هەموارانەی کە تووشی هەرێمی کوردستان دەبێت تا چەند ڕۆژنامەگەری کوردی و ڕۆژنامەوانان ئاسی خۆیان تێدا بینیوەتەوانێ و هەواڵەکانیان بەڕاست و دروستی گەیاندووە. ئەگەر بێت و ئەو ڕۆژنامەگەرانە هەواڵیان بەڕاست و نادروستی گەیاند بێت، ئایا تا چەند سزا دەدرێن، تا چەند لەبارەی ئەم ڕووداوانەوانێ لێ دەکۆڕلێنەوانێ. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان قسە و گفتوگۆکەین لەبارەی بەرنامە و پلانەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی. وەک ئەزانین کە لە ساڵی 2019 و ساڵانی پێشتر کۆمەڵێک کار و چالاکی باشیان کردووە بۆ شاری سلێمانی. ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە بەرنامەیان چیە بۆ ساڵی 2020 و بۆ سەرجەم ئەو شوێنانەی کە هەنوو و چاودێریانەکەن و لیژنەکان ئەچنە ئەوێ و ئەو شوێنانشی کە سەرپێچی ئەکەن سزاکانیان چی دەبێت. ئەمە تەواوی بڕگەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێن و سوودی لێوەرگرن. ئازیزانم وەک ئەزانین کە وەرزشی بەیانیان یەکێکە لەو وەرزشانەی کە سوودێکی زۆری هەیە و ئێمە لە پرۆگرامەکەماندا هەموو کاتێک بڕگەی وەرزشمان هەبووە. بێگومان ئێمە پێویستە ئەگەر ڕۆژانە کاتێکی کەمیش بێت وەرزش بکەین و ئەو وەرزشەش هۆکارێکە بۆ ئەوەی لەشێکی جوان و تەندروستێکی باشمان بداتێت. ئێستاش بڕگەی وەرزشمان بێ ئامادەی بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام ببین. ئازان و خۆشەویستانم، خۆشحاڵ بم جارش بە خزمەتی عزیز و خۆشەویستگەشتنەوەیە بۆ پێشکردنی بەرنامەیەکی تایبەت بە وەرزشی بەیانیان. هیوادارم ئەمڕۆژ بتوانین سوودێک بێوەی عزیز و خۆشەویست بگەێنین. بۆ ئەمڕۆژمان تەمرینێکی ترمان ئامادە کردووە هەر تایبەت بە کشانی قاچ و لەگەڵ ئەوەشە نەرمکردن یان توانەوەی چاوری قاچ و لە کاتێکیشە کە بتوانین ئیسفادێکی باشی هەبێ هەم بۆ بڕبڕەکانی فەقەرەکانی بەشی خوارەوەی پشت. و ئەم تەمرینە پێگاتووە لە تەمرینێکی ئاسان کە ئەتوانین لە هەموو کەسێک لە شوێنی خۆی لە ماڵەکەی خۆی توانێت بیکات. ئەویش بۆی کە ئەتوانێت پارچەیەک ڕاخەریان شوێنێکی تایبەت ئامادەکە بۆی پاڵکەوێت و لەسەری و وردە ئەم مەشقەی کە ئەمڕۆ ئەیکەین دووبارە بکاتەوەنێ. بۆ ئەم جارەشمان بەم شێوازە داوازین. هەموو یەکێک لێمە بەم شێوازە پاڵەکەوێت، لەگە منا بەم شێوازە پاڵەکەوێت. قاچەکە بەرزەکاتەوە هەتا ڕێکی ئەمەنە تقریبان گۆشەیەکی نەوە دروست دەکات. دواتر قاچەکە داوازێنی تەوانێ بەم شێوازە ئەم مەشقا پێگاتووە لە دوو کۆرس هەر کۆرسە و 15 عەدەدی ئەکەین، واتە بەدلی ئەەکەین. جارێ قاچی چاپ جارێ قاچی ڕاست، بەڵام هەر دانەیەکیان دوو کۆرس ئەەکەین بۆ ئەوەی کە بە تەواوەتی ئیسفادە لە کۆرسەکە بکەین. ئێستاش لەگەڵ خوێندکارەکانە ئامادە بین بۆ کۆرسەکە بۆی بتوانین بە شێوازێکی عەمەلی ئەنجامی بین. زەب یەک دوو سێ چوار پێنج شەش ئەبێ قاچەکە بەم شێوازە بێ حەوت هەشت نۆ دە یانزە دوانزە سیانزە
14 15 ئۆکەی ئیسا حتە گەین بە قاچمان و دوای ئەوە کۆرسی دووەم دەست پێەکەی نەوانەیە و کۆرسی دووەمیش بە هەمان شێواز هەر هەمان قاچ 15 و کات دواتریش بەدلیەکەین بۆ قاچەکەی تر بۆی کە بتوانین بە شێوازێکی ڕاست و دروست کۆرسەکە ئەنجام بین و بۆ ئەم کۆرسەش پێویستیمان بە هیچ ئامێرێک و هیچ شتێک نابێت بۆ ئەوەی کە بتوانین ئەنجامی بین بە ئامێرەکە ئیشەکە بکەین و بگرە خۆم هەموو یەکێک لێ ماتوانێت لە ماڵەکانی خۆمانە ئەم مەشقە ئەنجام بات و هیوادارم ئەم مەشقەیەم جارشمان ئیسفادەی هەبوو بۆی عزیز و خۆشەویست هەتا کاتێکی تر و بەرنمەیەکی تر بێ عزیز خۆشەویست شادەبینەوانێ بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بڕگەی یۆگامان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. خۆشحاڵم کە لە بەرنامەی چوارەم بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. ئەمە چەند شتێک لەسەر هاتنە ناو وڵاتی ئێمە کەی سەرەتا یۆگا هاتوۆتە ئێرە لەوەیە یەکەم دامەزراندنی یەکەم ناوەندی یۆگا لە ساڵی 1999 بوو بێت بەڵام مانای ئەوە نییە کە یۆگا پێشتر لە کوردستان کە نەبوو بێت. یۆگا زۆر لەوە پێشتریش کە لە کوردستان و لە عێراق بووە بەڵام وەکو ناوەندێک کە نەبووە. ساڵی 1990 یەکەم کۆمەڵە یەکەم ناوەندی یۆگا دامەزراوە و بۆ ئەو سەردەمە کە قورسێتێکی زۆر زۆری هەبوو بە حکومەوەی کە کەسانێک زانیاریکی دروستیان نەبوو لە سەر یۆگا بە حکومەوەی کە خەڵکانێکی زۆر ڕاستەخۆ یۆگایان ئەبەستەوە بەدینەوە بۆ خۆی قورسێتێکی زۆر زۆری هەبوو بەڵام ساڵ لە دو ساڵ ئەو چالاکانی کە ئەو کۆمەڵەیە بە ئەنجامی گیان جێگەی خۆشحاڵی بوو بۆ وڵاتەکەمان و بۆ شارەکەشمان لە هەمان کاتدا کە یۆگا ئاستێکی زۆر باش و تا گەیشتۆتە ئەمڕۆ کە خەڵکانێکی زۆر باش سوود لە یۆگا بینن بۆ ئەوەی کە هەیە لە ئێستەی کوردستانە کیفایەت نییە لە ڕاستیە ئەکرێ لە هەر شارێکی هەرێمی کوردستان و لە عێراقیشدا چەندەها ناوەند و سنتەری یۆگا هەبن بۆ بڵاوکردنەوەی زانستی یۆگا. بە پێی و تەجروبانەی کە خۆم بینیمە چ سەر بۆن من لە وڵاتێکەوە هیندستان بووم و کە لەوێ دراسم خوێندووە ناتوانین مقارنە بکەین یۆگای وڵاتێک یۆگای جێگەیەک بە جێگەیەکی تر. تۆ بۆ کەسێک کە یۆگاکە پێویستە ڕێچکەیەکی هەبێ ڕێگە و ڕێبازێکی هەبێ و لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازە گەشە بەو ڕێگە و ڕێبازە بدا کە دروستی کردووە. بۆ نمونە من کە وەکو ئەندامێکی ئایلی ساتێنەندا لێرە یۆگا دەم و یۆگا ئەڵێمەوە ئەو پەیامێک کە لەسەر و ترادیشنەیە من هەوڵە دەم لێرەوە بیگەێنمە زۆرینەی ئەو کەسانی کە دێنە لام و لەو بەرنامە لەم بەرنامانە شابیان بیگەێنمە زۆربەی بیسەر و بینەرەکان. لە زۆرێک لە وڵاتەکانی جیهان چەندەها جۆر بەش لە یۆگا هەن بەڵام هیچ کامێک لەو بەش و یۆگانی کە ئەکرێت بەڕاستین دروستکەنین چونکە بۆ یەک دانەمە بەست بەکاردێت یاخود ئەکرێ بڵێم دروستکراوی بیری ئینسانە ئەشێت لایەنێکی جەسەدی دەرونی باشکە لایەنەکەی تری عقلی ئینسان فەرامۆشکە بۆ یۆگایەکی کامڵ دروست ئەوەیە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەر چوار بەشەکەی ناو ئینسان هەبێت و بیان گەێنێتە هاوسەنگی بۆیە دروستین یۆگایەگەوەیە کە تۆ لەسەر ڕێچکەیەک و ڕێبازێکی دروست هەوڵ بدرێت یۆگا بکرێت.
لێرە چەند جوڵەیەکی تر بە ئەنجامە گەێنین کە ئەمانە گرنگترین جوڵەکانن بۆ دەستپێکێکی ڕۆژێکی نوێ. قاچەکانت پێکەون، دەستەکانت بەم شێوەیە قفڵکە بە شێوەیە کە پشتی دەست لەسەر تەوقی سرە، خاڵێک لە بەرامبەر دیار لە زەوی دیاریکە بۆ هێشتنەوەی تەرکیز و هاوسەنگیت. پێویستە دەست ڕیلاکس بێ، هیچ گرژێک پێویست ناکە هەبێت لە قۆڵە. ئێستا هەموو پێکەوە وەک ئەوەی لەسەرەوە شتێک ڕاتکێشێ لە هەمان کاتدا دەستەکان بەرز دەکەیتەوە و لەسەر نوکی پێکانەوەستی هەموو پێکەوە. ژمارە 1 دەست بۆ سەرەوە لەگەڵ هەناسە ئاڵمژین و لەگەڵ هەناسەدانەوە دەیتەوە باری ئاسایی و دەستەکان دەخەیتەوە سەر تەوقی سەر. ژمارە 2 هەمان شێوە لەگەڵ هەناسە ئاڵمژین کەمە یارمەتێکی زۆر باشی تەندروست هێشتنەوەی بربڕەکانی پشتمانەدەن و بێرەوە باری ئاسایی. ژمارە 3 جارێکی تر بۆ سەرەوە و بێرەوە باری ئاسایی. هەناسە هەڵمژین بۆ سەرەوە، هەناسە دانەوە خوارەوە. تەواوی لەش پێویستە بکشێ. هەناسە هەڵمژین سەرەوە، هەناسە دانەوە خوارەوە. ئێستا هەموو بەلای ڕاستی لەشە بەڕێکی ئەنوشتێنەوە دەست پێ بکە لەگەڵ هەناسەدانەوە بۆ لای ڕاستی لەش. هەناسە هەڵمژین سنتەر، هەناسەدانەوە لای چاپ، هەناسە هەڵمژین سنتەر، هەناسەدانەوە لای ڕاست، هەناسە هەڵمژین سنتەر، هەناسەدانەوە لای چاپ، هەناسە هەڵمژین سنتەر، هەناسەدانەوە لای ڕاست، سنتەر، لای چاپ، سنتەر، لای ڕاست، سنتەر، لای چاپ، سنتەر، لای ڕاست، سنتەر، لای چاپ، سنتەر. زۆر باش. دەستەکان داگرە، بێرەوە باری ئاسایی، چاوەکان داخراوە، هەناسەیەکی قوڵ هەڵمژە و هێواش بیدەرەوە. ئێستا پێش و دوای یەکتر بۆستن بۆی کە دەستەکانتان بەر یەکتر نەکەوێ. ئێوە بێنە پێشەوە، دەستەکانت لە لاکانەوە بەرز کردوتەوە، قاچەکانت کەمێک زیاتر لە شانەکانت کراوەیە. هەوڵ دەین جوڵەیەکی سوڕاندنی کەمەر بە ئەنجامە گێنی. هەموو بەلای ڕاستی لەشە، واتە دەستی ڕاست بۆ کەمەر، دەستی چەپ لەسەر شانە بۆ لای ڕاستی لەش، پێشەوە، لای چاپ، پێشەوە، لای ڕاست، پێشەوە. هەمیشە پێویستە خاڵێک دیاریکی لە دواتەوە ببینی. لای چاپ، پێشەوە، لای ڕاست، پێشەوە، لای چاپ، پێشەوە. ئێستا بیکە بە داینامیک. ڕاست، چەپ، ڕاست، چەپ. زۆر باش. بێرەوە باری ئاسایی، دەستەکان داگرە، قاچەکانت بێنەرەوە یەک، چاوەکان داخراوە، هەناسەیەکی قوڵ هەڵمژە و هێواش بیدەرەوە. ئەمە ژوانەی ئەمڕۆ تا بەرنامەیەکی تر هەر لە ئارامیە بن. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش بڕگەی ڕێنمایی هاتوچۆمان هەیە. وەگەزانی کە ئێمەی شۆفێران پێویستە هەموو کات پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بین، بەتایبەت لە وەرزی زستاناندا کە ڕێگەوبان ئەیبەستێت و شەقامەکان ئەیبەستێت. ئێمە پێویستە هەموو کات
چاومان لە ڕێنمایەکانی هاتوو چۆ بێت تا بتوانین کە هەموو کات بەس تەندروستی بگەینە ئەو شوێنی کە ئەمانوێت لە هەمان کاتیشدا وەکەزانن کە زۆربەی ئەو ڕووداوە هاتوو چویانی کە ڕوئەدات هەمووی بەهۆی پێشێلکاری بووە لە ڕێنمایەکانی هاتوو چۆ بابێت کۆ ئەم ڕێنمایانە ببین و دواتر بەردەوام ببین. مەهێڵە منداڵەکانت لە چاوەڕوانێکی دڵتەزێندا بمێننەوە. بە پێی یاساکانی هاتوو چۆ شۆفێری بکە. تەرمەکەت لە ناو ئۆتۆمبیلێکی خوێناویدا کەس دڵخۆش ناکات. پابەند بە یاساکانی هاتوو چۆوە و مەهێڵە ئەم دیمەنە ببینین. زۆر لە هاوڕێکانمان لەدەستان چونکە بە تیژڕۆیی شۆفێریانە کرد. ئێمە نامانەوێت تۆش لەدەست بین. بۆ ئەوەی نەبیتە بکوژی هیچ کەسێک و هیچ خێزانێک ماتەمبار نەکەی لە کاتی شۆفێریدا سەرپێچی مەکە. هەموو ئۆتۆمبیلانەی لەسەر ڕێگاکەتن ژیانیان لە دەستۆدایە. میهرەبان بە و هێواش لێ بخوڕە. سەرپێچیکردنی یاساکانی هاتوچۆ ئەبێتە هۆیەوەی دایکی خۆت یان دایکانێکی تر جەرەک سوتاو بکەی. بیر بکەرەوە بۆچی تۆ ببیتە هۆی ئەم کارە ساتە. تیژڕۆیی چێژێکی ئێجگار کاتیە، بەڵام ئەوەی بەهۆی ڕووداوی هاتوچۆ ڕوادات کارە ساتێکی هەمیشەییە. بۆ دەبێ منداڵەکەت تەنیا لەبەر بێباکی تۆ بۆ هەمیشە دڵشکاو بێ. ئەو بەهاتنەوەی تۆ دڵخۆشە بێت. ژیانی وێران مەکە. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین وەکوەزانن کە ڕۆژانە ئێمە بڕگەی سیڤیمان هەیە کە باس لە کەسایەتیەکانەکە لە هەرێمی کوردستانەوە و کارانەی کە کردویانە و مێژووی ئەو کەسایەتیانە و جوانانەی بۆ هەرێمی کوردستانیان کردووە. ئێستاش بڕگەی سیڤیمان لە ئەرشیفۆ ئامادەیە باز لە پزیشکێکی ددان ئەکات کە مامۆستای زانکۆی بابێت کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. دوای هەفتاهەشتەوە کە هاتمەوە لە سلەیمانی لە سەرۆکایەتی تەندروستی سلەیمانی کارم کرد لە مەڵبەندی ددانی پیرەمێرد کارم کرد لە نەخۆشخانەی گشتی جامعەکە زانکۆ ئەوسا لە سنتەرێک هەبوو کەوا خوێندکاران و لەگەڵ مامۆستایانی زانکۆمان چارەسەرەکرد. من لەو سنتەرە نەخۆشەکانم تیا ئەبینی. چەند ساڵێک لەوێ بووم. دوای تەبعەن زانکۆش لێرە نەماچوو بۆ هەولێر، بەڵام ئیتر من لە هەشتاوە لە عەلی ناجی کارم کردووە هەتاکو 2003 کە 2003 ماجستێرم هێنا. اینجا چوومە سەر زانکۆی سلەیمانی وەکو مامۆستایەک لەوێ کارم کرد لە 2003ەوە وەک مامۆستایەک هەم وەک یاریدە دەری ڕاگرێک لەوێ کارم کرد. بەڵام لە ساڵی هەشتاوە من توانیم کلینیکی خۆم هینی تایبەتی خۆم بکەمەوە. ئەوڵجار لە شەقامی پیرەمێرد بووم تا 86 لە 86ەوە هاتمە ئەم کلینیکی ئێستا ئەم وێنەی تیاگرین. لە 86ەوە بۆ 2009 نزیکەی 29 ساڵێکەکە لەم کلینیکە کارەکەم و ئەوەی جێی خۆشحاڵیە من یعنی ڕاستەکەی بە خۆشیەوە کارەکانم ئەنجامم، چونکە ئێمە خۆمان لە خێزانێکی یعنی
پەروەردە بووین کە هەموو هەر لە باوکمەوە لە بواری دانا کارمان کردو. باوکم تەڵەن دانسازێکی بەناوبانگ بوو کە کاری کردووە لە سلێمانی لە سیەکان و چلەکانە و کاک عەبدوڵاشم کە برا گەورەمە لە دوای 48ەوە کە باوکم وفاتی کردو کە هەم ساڵی لەدایکبوونی خۆشمە ئەو سەرپەرشتی کردوین و لە ساڵی 55 و ئەوانەوە وەکو دانسازێکی فەرمی کە دەورەی بینی بوو لە بەغا ئیشی دانسازیە کرد و هەموو ساڵێک مۆڵەتەکەی تازە کرد چکە بەیانیان فەرمانبەر بوو لە هۆجێتی لە ئیدارەی مەحەلی لە مدیر عقارات بوو. تر یعنی وەکو بوتم یعنی عایلەیەکین کە هەموو خێزانێکین لە بواری دانا کارمان کردەوە. هەر لەو ئەگەر بێت و باسی ئەوە بکەین هەم کوڕەکەشم هەم پزیشکی دانا قوتابی خۆم بوو و ئەو پاش 3 ساڵ توانی ماستەر بێنێ یعنی پسپۆڕی بێنێ بەڵام من پاش 30 ساڵ توانیم پسپۆڕی بێنم. یعنی لە فترەیە کە ئەگەر سەیری بکەی شتێکی زۆر ئەنتیکەیە ینی بۆ باسکەم یعنی وەکو مەتەڵوایە هەم خوێندکار بوو دەرسم پێ و هەم ڕۆژێ لە ڕۆژان دانیشتین لەسەر یەک کورسی ئەو لەلایەک من لەلایەک من تاقیکردنەوەم ئەنجامەدا بۆ ماجستێرەکەم و تاقیکردنەوە ئەنجامەدا بۆ بەکەلۆریۆسەکەی. لە ساڵی 1970ەوە وەک ئەندامی سندیکای پزیشکانی ددانی عێراقی من چونکە لە وەختا یەکسەر ناومان دەوێت هین کردەوە تۆمار کردووە لە 1995 وەک ئەندامی سندیکای پزیشکارانی کوردستان کە لەگەڵ پزیشکە گشتیەکان هەوساکە سندیکای ددانمان نەبوو. لە ساڵی 2001 وەک ئەندامی دامەزرێنەری کۆمەڵەی هاندانی واسێنان لە جگەرەکێشان کە لە سلێمانی بەکارهینمان کرد دامان مەزراند و لە ساڵی 2003 وەک ئەندامی دامەزرێنەری کۆمەڵەی خۆشنووسانی کوردستان سلێمانی ڕۆڵی خۆمم هەبووە و لە 2003 ئەندامی ئەکادیمیانی کوردستان کە لە زانکۆ دوایەوەی کە ماستەرم هێناوە و لە ساڵی 2004 ئەندامی سندیکای پزیشکانی ددان کارم کردووە. ئەو کۆنفرانسانەشی کە هاوکاری هاو بەش بوومتیایە لە 1970 بەشداریم کردو لە کۆنفرانس شەشەمین کۆنفرانسی پزیشکانی ددانی جیهانی کە پێڵەن FDI لە ئیسپانیا لە مەدرید و لە 2000 وەک شاندێک بۆ دابینکردنی کورسی و ئامێری ددان بۆ کۆڵێجی پزیشکی ددان نۆوە پزیشکی ددان بووین چوین بۆ یابان بۆ ئۆساکا بۆ سنتەرەی کە جیهازی ئامێری بێڵمۆنتی ددانی لێ دروستەکەن و لێش تەبەن لە ئۆساکەش هەم کۆمپانیای تۆیۆتای لێ سەرمان لەوێژە و لە 15 2007ەوە وەکو وتم پلەی زانستیم لە مامۆستاوە بووم بە مامۆستاری دەرەوە بووم بە مامۆستا و چەنەها توێژینەوەشم ئامادە کردووە. لە ساڵی 2010 بەشداریم کردووە لە کۆنفرانسی پزیشکانی ددان لە دووبەی لە ئیمارات. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین و کەزانین کە هەموو ڕۆژێک لە ڕێگەی بڕگەی شار و وڵاتانی جیهانەوانێ شارەکانی جیهانتان پێپشانین و ئەو جوانیانی تیاندایە. ئێستاش بڕگەی شار و وڵاتانی جیهانمان ئامادەیە ئۆزباکستان پابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام.
بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین وەکو وتمان ئەمڕۆ دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون تەوەری یەکەممان و سەرەتامان قسە و گفتوگۆکین لەبارەی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و ئاستەنگانی لە بەردەمیان وەگەزانین کە لە هەرێمی کوردستان ڕۆژنامەگەری کوردی بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆ بینیوە و بێگومان لە هەر کاتێکی نەخوازراودا ڕۆڵی خۆی گێڕاوە ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە کێشەکان چین لەبەر ڕۆژنامەگەری کوردیدا و چۆن بتوانین چارەسەریان بکەین و کاری ڕۆژنامەوان چییە لە هەرێمی کوردستان ئەمە تەوەری یەکەمان دووە بە دوای ئەوە چینە سەر تەوەری دۆمان قسە و گفتوگۆکین لەبارەی کار و پلانەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی بۆ ساڵی 2020 وەگەزانین کە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی لە ساڵانی تردا کۆمەڵەکاری باشیان کردو سەردانی چەندی شوێنیان کردووە ئەو شوێنانی کە پابند نەبوون بە ڕێنمایەکانەوانە بێگومان سزادراون و ئەگەر سەرپێچیان کرابێت ئەگەر هەنێک جار هەبووە بەداخستنی شوێنەکەش سزایان داون ئێمە بڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە وەک ئەزانی کە کۆمەڵێک شوێنی زۆر هەن لە شاری سلێمانیدا کە پێویستە ڕۆژانە لیژنەکانی قایمقامێت سەردانیان بکەن و لە نزیکەوە کار و پرۆژەکانیان ببینن و بزانن کە تا چەند پابەندی ڕێنمایەکانی لیژنەکانی قایمقامێتن و ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە کاریان بۆ ساڵی 2020 چییە ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە سوودی لێوەربگرن بەڵێ ئازیزانم وەکو وتمان ئێستاش هەواڵەکانی سەعات 9مان هەیە با بە کۆبینەری بین و دواتر ئەگەڕێینەوەلاتان. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق پەیوەندیەکی تەلەفۆنی لە ئەنتۆنیۆ گۆتێرێس کەتێری گشتی نەتەوە یەکگرتوەکانەوە پێگەیشت تیایدا دوای گۆڕانکاری پێشهاتە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان و هەڵوێستی کۆمەڵی نێودەوڵەتی تاوتوێکرا. لە ڕێوەڕسمێکدا بە ئامادەبوونی لێپرسراوانی حیزبی و حکومی و کەسوکاری شەیدان پەردە لەسەر وێنەی یەکەم شەیدی پێشمەرگەی دەستی تێرۆریستانی داعش لە پارێزگای هەڵەبجە لادرا. لە کتێبخانەی گشتی کۆیە بە ئامادەبوونی ئەدیبان و ڕۆشنبیرانی شارەکە لە ڕێوەڕسمێکدا کتێب و یاداشتە ڕۆمانی ئاگردانێک بەقەت نیشتیمان بە ئامادەبووان ناسیێندرا. عادل عەبدولمەهدی ڕایگەیان گفتوگۆیان دەبێت لەبارەی جێبەجێکردنی بڕیاری کشانەوەی هێزە بیانیەکان بە شێوەیەک بەرژەوەندەکانی عێراق زامن بکات. مارک ئیسپەر وەزیری بەرگری ئەمریکا لا لە دوانێکدا بۆ ئاژانسی هەواڵی CNN ڕایگەیان واشنتۆن هەوڵی چوونە ناو جەنگ لەگەڵ ئێران نادات و دەیەوێت بارگەژیەکان لەگەڵ تاران کەم بکاتەوە. مایک پۆمپیۆ وەزیری دەروی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە واشنتۆن وتی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی سەربە سوپای پاسدارانی ئێران کە لە هێرشی ئاسمانی ئەمریکا لە نزیک فڕۆکەخانی بەغدا کوژرا لێپرسراوە لە چەندین سەرهەڵدانی جەنگ لە سووریا و عێراق. مۆرگان ئۆرتاگاز وتەبێژی وەزارەتی دەروی ئەمریکا سەرباری نیگەرانیەکانیان لە هەڵوێستەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەرکردنی هێزە بیانیەکان دووپاتی کردو عێراق هاوپەیمانی ئەمریکایە و هێشتا کار بە بژاردە دیبلۆماتیەکان دەکەن. هێزەکانی سووریای دیموکرات بەیاننامەیەکیان بڵاو کردەوە تایدا ئاماژە بۆ درراوە کە دۆسیی بەڕێوەبردنی دەیان هەزار تێرۆریستی گروپی داعش و هەزاران خێزانەکانیان کە ڕەگەزنامەی زیاتر لە 50 وڵاتی جیهانیان هەیە دۆسیەکی مەترسیدارە. ڕەشیدە دەنفەر وتەبێژی سەرۆکایەتی تونس ڕایگەیان وڵاتەکەی بە تەواوی هەر دەستوەردانێکی بیانی لە لیبیا ڕەت دەکاتەوە. ئاژانسەکانی هەواڵی ڕسمی قەتەر ئاماژەیان بۆدا شێخ تەمیم بن حەمەد میری قەتەر پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئەنجامدا. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا بە سەردانێکی چاوەڕوان نەکرا و گەیشتە دیمەشقی پایتەختی سووریا و لەگەڵ بەشار ئەسەد سەرۆکی وڵاتە کۆبەوە. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین وەکوتمان تەوەریەکەمان و سەرەتامان قسە و گفتوگۆکەین لەبارەی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و ئاستەنگانی لە بەردەمیایەتی هەرمۆ مەبەستەش بابە عەلی بەرپرسی پەیوەندیەکانی سەنتەری میترۆ لە لامان میوانە شنەخان سڵاو لێبێ بەیانیت باش بێت. سڵاو لە ئێوە و سڵاو لە هەموو بینەران و گوێگرانی بەرنامەکەتە. زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. شنەخان با سەرەتا باسێک لە ئازادی ڕۆژنامەگەریکین لە هەرێمی کوردستان ئەمێ بزانم کە لە چ ئاستێکدایە. بەڵێ ئەتوانین ئێمە بەس لە ئازادی ڕۆژنامە نووسی بکەین لە هەرێمی کوردستانە بیکەین بە دوولایەن بیکەین بە دوو تەوار یعنی بە دوو بەشی جیاواز. بەشێکیان ئەوەیە خۆشبەختانە ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستانە بەرفراوانە بەو پێوەی کە زۆرێک لە ڕۆژنامە نووسەکانمان لە
چەنەها دەستگا و میدیادا کار دەکەن زیاتر لە 1000 کەناڵی ڕاگەیاندنمان هەیە بە جگەل لە هێنی ناوخۆکانیشمان جگەل لە ئەو هەموو کەناڵ و دەستگایانی کە عێراقین و نێودەوڵەتین کە لە هەرێمی کوردستانە ئۆفیسیان هەیە ئەتوانن کار بکەین ئەمە لەگەڵ ئەوەی کە یاسایەکمان هەیە یاسای ڕۆژنامەگەریە ئەمانە هەموو جێی دڵخۆشکەرین بۆ ئێمە کە ئێمە بتوانین بەرچاوڕوونیەکمان هەبێت و دڵخۆشکەر بێ بۆی کە بڵێن یاسا لە وڵاتەکەمانایە و ڕۆژنامەگەری ئازادەتیایە لایەنێکی ترمان هەیە ئەتوانین باسی لێ بکەین ئەوش ئەوەیە کە بەداخەوە ڕۆژنامەنووسان پێشێلکاریان بەرامبەر ئەکرێت جیاکاری ئەکرێت لە بین ڕۆژنامەنووسان و بینی کەناڵەکانە کارکردن بۆیان ئازاد نییە لەگەڵیشیا دەیان جار و سەدان جار ئەمانە دووبارە و سێبارە ئەبنەوانێک کە چەندێک تەعەدا لە ڕۆژنامەنووسان ئەکرێ بۆ پێی کە کاتێک ئەگیرێن یاسا سەروەر نییە لەگەڵیانە بەپی هەموو پێوەرێک ئەبێ یاسا سەروەری هەبێ لەگەڵ ڕۆژنامەنووسانە ئێمە یاسای خۆمانمان هەیە جگە لەوەش ئێمە یاسایەکی تری زۆر باشمان هەیە کە پێ ئەوترە یاسای زانیاری بەدەستهێنانی زانیاریمان هەیە بەڵام کە وەختی ئەگیرێن لە گەڵیشە حکم ئەدرێن کە لە یاسای ڕۆژنامەگەریە و لە یاسای ڕۆژنامەنووسانە گرتنی تیانە تەنها ئەوەی کە بکرێت بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و ڕۆژنامە گەریەکان کە هەمانە لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە ئەبێ سزاکە بە غەرامە بێت نەک بە گرتن و سزادان و حکمکردن وەکو بینیمان لە ماوەی پێشوە بەدەر لە چەند مانگێک ئەوەی کە لە گەرمیان ڕوویە لەگەڵ کاگ ئازادا یعنی 3 مانگ بێ لێپرسینەوە و گیرا و هەرچەند حکومەکەی تەنفیس نەکرا بەس ئەوە نەئەکرا ئەوە لەگەڵ ئەو بکرێ ئەکرا ئێمە ئەوە باس بکەین کە ئەبێ کە یاساکەمان بۆ جۆرە بواە غەرامەکردنەکە لە پێش هەموویەوە وایە نەک ئێمە یەکسەر پەنا ببرێ بۆ ئەوەی کە ئەو کەسانە بگیرێن و سزا بدرێن و محکەمە نەتوانێت هیچیان لەگەڵا بکجارێ دەستی حیزب تێکەڵ بە ئیشەکانی ڕۆژنامەنووسی کە ئەگرێ لە ڕادێکی زۆر خراپایە زۆر ناخۆشە زۆرجی نیگەرانی ڕۆژنامەنووسانە یان ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی ژنان ئەکرێت مافەکانیان ئەخورێ تعداکردن بۆیان زۆرە سوکایەتی پێکردن زۆرە ئەمە زۆرجی نیگەرانی هەر هەموو لایەنەکانمانە شنەقانە پرسم کە ئایا مامەڵەی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە کاتی بوونین ڕووداوی نەخوازراودا لە ئاستی پێویستا بووە ئەویش ئەتوانین بکەین بە دوو بەشەوە بڵێ ڕۆژنامەنووسمان هەبووە زۆر بەڕێکی و بەجوانی بەرەو پێش ڕۆیشت و بابەتەکانی لە کاتی خۆیان گەیانوە بەڵام هەندێک جاریش پێشێلکاری لەلایەن ڕۆژنامەنووسان خۆیانەوە کەم تەرخەمی ئەکرێت کە پێش حەدەس ئەکەون چاوەڕێ ناکەن کە بۆ نمونە پۆلیس یەک لای بکاتەوە یان محکەمە ئیشی خۆی لەسەر بکات هەواڵی ناڕاست بڵاو خاڵستن بۆی کە هەواڵەکان یەکسەر بە پەلە ئەگوێزنەوە و هەواڵەکەش دوایی دەرەکەوێت ناڕاستە ئەمە لە جیەکە زۆر ئیشێکی خراپە کە ڕۆژنامەنووسان بەم شێوەیە کردار و مامەڵەکانیان بکەن بەرامبەر بەو ئیشەی کە هەیان و لەسەریانە وەگەزانی شنەخان هەموو سێکتەرەکان لە هەرێمی کوردستان بێکێشە نییە ئەمێ بزانم کە ڕەوشی ڕۆژنامەگەری کوردی کێشەکانی چیە لە ئێستادا ئەو کێشانی کە ڕوبەڕووی ڕۆژنامەگەری کوردی ئەبێتەوە چییە لە ئێستادا لە ئێستاە ئەوەی کە کێشەی سەرەکیان بێت نەبوونی یاسایە پاڵپیشتی یاسا و محکەمە زۆر خراپە لە ئاستیانە چەند جارێکیش کە ئەمە ئیشی لەسەر ئەکرێت و ئێمە لای خۆمانەوە هەوڵێکی زۆر ئەین بەڵام تا ڕادەیەک بێسوود بووە بۆ پێی کە ئێمە پەیوەندیکی زۆر باشمان هەیە لەگەڵ لایەنە حکوومیەکان و لایەنە حیزبەکاندا بەردەوام دانیشتن کۆبوونەوەکانمان لەگەڵا کردوون هەر بۆ ئەوەی کە ئەمە بگاتە ئەو ئاستەی کە ئێمە ئەمانەوێت چۆنی ئیشی تا بکرێت ئەمێ باس لەوە بکەین کە هەندێک جار ڕۆژنامەنووسان خۆیان ئەبن بە کێشە بۆ سەر ڕۆژنامەگەری کوردی وەک باست کرد بەڕێزت لە سەر ئەوەی کە ڕۆژنامەنووسان بێگومان هەواڵی ناڕاستە گوازنەوانێ و پێویستە لێرەدا چی بکرێت بۆ ئەوی سزای ئەو ڕۆژنامەنووسانە بدرێت وەک خۆت وتت نەک بە گرتن و بە بێگومان ئەشکەنجەدانیان بەڵکو بگرێ بە یاسایەک بێت و سزایەکی مادیان بدرێت نەک ماعونەوی
بەڵێ خۆی لە ڕاستیە ئەوە هەر حەلی کێشەکانی ڕۆژنامە نووسان بۆ شێوەیە ئەکرێت کە سزایان بدرێن سزاکەشیان بە غەرامەکردن بێت نەک بەگرتن ئەمە لایەنێک لایەنی دووەم ئەو دەستگایە ئەو شوێنی کە ئەو کاری بۆ ئەکات پێویستە خۆی قوبۆڵی نەکات فلتەریان هەبێت مەسەلەن کە ڕۆژنامە نووسێکی بە ئاقارێکی خراپە ئەڕوات هەواڵەکەی بە غەڵەت ئەنێرێت یان زوو دەست پێشخەری ئەکات خۆی بتوانێت سزای بات ئەمە زۆر بارە ئەبێتەوە تەبعاً بەڵام ئەوەیە کە ئەو دەستگا ئیعلامیانە ئەو سایتانە کە خۆیان ئیشەکان بۆ ئەو ڕۆژنامە نووسانە ئەکەن هیچ ئیجراعاتێکیان لەگەڵان ناکەن بەداخۆ وەزارەتی ڕۆشنبیریش زۆر لەو حاڵەتانەیە کەم تەرخەمە فلتەر نییە لە ناو تیڤەکانی کە هەمانە ڕۆژنامە نووسەکانمان ئەتوانین بڵێن تا ڕادەیەک دەرگاکانیان بۆ خۆیان واڵا کردووە کە بتوانێت بە حڕەتی خۆی کارەکانی بکە بەداخەوە لە هەرێمی کوردستانە پێشەلکاریەکان و ناڕزایەتیەکان زۆر زۆرن بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بەڵام ئەتوانم بڵێم وەک هەرێمی کوردستان باشترین ژینگەی لەبار کە تا ئێستا ئێمە ڕەچاومان کردو وەک خۆم کە ملاحەزەمان لەسەری هەیە باشترین ژینگە بۆ کاری ڕۆژنامە نووسی تا ئێستا کە هیچ شتێکی بەرامبەر نەکراوە هەڵەیتیان ناکرێ شاری هەڵەبجەیە هۆکاری ئەمە چیە هۆکاری ئەمە بۆ چێگەڕێن لەوێ ئەتوانم بڵێم ڕۆژنامە نووسان خۆیان زۆر باشن یاسا سەروەری هەیە دەست ناخرێتە ناو کارەکانیان و حیزب دەستکاری ئیشەکانیان ناکات ئازادانە ئیشەکانیان بەڕێوە ئەچێت من زۆر بە خۆشحاڵیەوە ئەیبینم کە تا ئێستا هیچ جۆرە پێشەلکاریێک لە شاری هەڵەبجەیە بەدی نەکراوە بەڵێ شنەخان وەک ئەزانین کە ئەم شەو کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا وەک زانین کە زۆرێک لە ڕۆژنامە نووسان و لە کەناڵەکان بێگومان ترس و دڵاو کێبڵاو ئەکەنەوانێ ئەمە ئەچێتە بابی ئازادی ڕادەربڕینەوە بۆ کاری ڕۆژنامە نووسی لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەوە کارێکی زۆر خراپە چونکە هاوڵاتیان هاونیشتیمانیان زۆر اعتیمادێکی زۆریان لەسەر ڕاگەیاندنەکان هەیە هەر شتێکی خراپ ئەبینن ئەیبیستن یەکسەر زۆر تەئسیرێکی جانبی ئەکاتە سەریان بەڕاستی دۆخێکی زۆر خراپ تێکەوتون لە حاڵەتەیان کە ڕۆژنامە نووسەکان پێش حەدەسەکان ئەکەون هەنێکیان لە جێ خۆیەوە بوون بە محەلیل سیاسی کە ئەمە شتێکی خراپە ناکرێت ئێمە پێش ئەوەی کە ئەحداسەکان چۆن ڕوئەیە ئێمە دڵە ڕاوکێ لە ناو خەڵکا بڵاو بکەینەوە بەداخەوە لەم کاتە کە ئێستا بەدەر لە دەستپێکردنی بەرنامەکە باسمان لەوە کرد لەم کاتە کە ئێمە لە پرۆسی تاقیکردنەوەکانی خوێندکارانەی تەئسیرێکی زۆر خراپی لەسەر ڕۆژی ئارامی خوێندکارەکان کردووە من بۆ پێی کە خۆشم پیشەم لە گەڵیا مامۆستاشم دوێنێ یەکەم ڕۆژی تاقیکردنەوە بوو لە چاوی خوێندکارەکانەوە بە ڕوونی ئەمانبینی کە نائارامیەکیانتیایە کە بە ئیسیقراریەکیانتیایە تەلەبە یعنی زۆر ناخۆش بوو کە ئەیوت مامۆستا جا تۆبلی فرەی هەموو ئیمتیحانەکان بکەین هەتا کۆتاییەکی بڕوا بە ئاسانی پرۆسی ئیمتیحانەکانمان بەداخەوە ئەگەر ڕاگەیاندنەکانمان هەست بۆ بەرپرسیارەتی بکەن کە ڕۆژنامە نووسەکان نەتوانن هەواڵەکان زۆر بە خەست و خۆڵی بەخراتر بڵاو بکەنەوە ئەو هەموو ئارامیش لە ناو شارە بڵاو نابێتەوە سەیری کە لە دوێن و لە بەرچاوی هەمومانە ئەبینرێکە هەر بەهۆی ڕاگەیاندنەکان و نووسین و ڕۆژنامە نووسانەوەیە سیر ئەەکەی بازار حرەکەی پێکەوتۆ ڕوو لە گرانبوونە پارە فەرقیت کردووە خوێندکاران ئاوای لە بەسەر هاتووە بەداخەوە ئەمە کارێکی زۆر خراپە بەداخەوە باسمان لە ئەو کێشانە کرد کە ڕۆژنامە نووسان خۆیان ئەبن بە کێشە بۆ بەردەم ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا ئەمە بزانم کە ئەی باشە ئەرکی ڕۆژنامە نووس چییە تا بتوانێت کە کێشەیەک نەبێت لە بەردەم ڕۆژنامەگەری هەرێمی کوردستاندا ڕۆژنامە نووس ئەبێ ئەرکەکانی خۆی بە ڕێکی بەرێبەڕێوە ڕاست و دروستی هەواڵەکان لەگەڵ ڕۆژە هەواڵەکان چۆن ئەگەیەنێ سەلیقا ئەمانە زۆر دروستن کە ڕۆژنامەگەری کە ڕۆژنامە نووسان کاری لەسەرکەن ڕۆژنامە نووسان بەردەوام پێویستیان بە ئەبدێت بوونەوەی تازە هەیە خولەکان ببینن ڕەچاوی ئەوە بکەن کە ئەبێت چۆن مامەڵە بکرێن بەڕاستی پێویستە لەسەر هەمومان یعنی کە بەردەوام تەماشای کەناڵە پێشکەوتوەکانی دنیا بکەین کە ئەمان چۆن کار لەسەر ئیشەکی خۆیان ئەکەن ئێمەش بتوانین ئەبە ڕێچکەیا بڕۆین چونکە ئێمە بەڕاستی
تیڤیەکانی ئێمە ڕۆژنامەکانی ئێمە لە حاڵەتێکی زۆر لاوازایە هیچ ڕووناکیێکی تیابەتی ناکرێن وای لێ هاتووە خەڵقانێکی زۆر ئێستا وای لێ هاتووە ئەڵێ ئێمە تیڤی ناکەینەوە هەیە ئەڵێ بە 4 مانگ جارێک تەلەڤیزیۆن ئەەکەمەوە ئەو شکلی کەتیاما بینیوە قەیرانی کەتیایەتی تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکان نفسی شتا ئیتر من زۆر بێهیوە ئەبم بەرامبەر بە تیڤیەکان و ڕۆژنامەکان شنەقان لە کاتی بوونی هەر ڕووداوێکی نەخوازراوە ئەوەی بیریان لە لای ئەوەیە کە بە زوویی ڕووداوەکە بگوازنەوە بیریان لای ئەوە نییە کە ئایا ڕاستە یا دروستە ئەم ڕووداوی کە ڕوویاوە بۆ ئەمە چیت هەیە چی بکرێت بۆ ئەوەی کە سزای ئەو شوێنانە بدرێت کە ئەم هەواڵە ناڕاستانە بڵاو ئەکەنەوانێ بەڵێ باسمان لەوە کرد کە وتمان ئەبێت ڕۆژنامە نووسەکان خۆیان هەموو شتەکانیان بەڕاستی بگەێنن پێش حەدەسەکان نەکەون گرم و گوڕێ پێش پۆلیس نەکەون پێش حکومت نەکەون پێش ئاسایش نەکەون پێش محکەمە نەکەون محکەمی فلان کەس چۆن کرا فلان قەزێ و فلان قەتل و فلان مۆزوع چۆن ڕوویە ئەمان هەڵستن یەکسەر بە بۆ جۆرەکە بڵاوی ئەکەنەوە ئەمە بەڕاستی کارەساتێکی خراپی لێ ئەو شێتەوانێ ئەمان مەفروزە ئەو دەستگایی کە کاری تیا ئەکەن ئەگەر ئەم ڕۆژنامە نووسە کارێکی هەڵی کرد دەست پێش خەرێکی خراپی کرد حەقا لە پێش هەمویانەوە ئەو دەستگایی کە کاری تیا ئەکە عقوبەی ڕۆژنامە نووسەکەی خۆی با بەخەرامە ئێمە بە هیچ کاتێک هیچ وەختێک ئێمە لەگەڵ گرتن و سزادانی گرتنا و حکومدانانین بەڵام ئەبێ ڕۆژنامە نووس فێر بکرێ یاسایەک هەیە بۆ ئەو یاسایەکی زۆر جوانە کە لە هەمان کاتا پاڵپشتی شێتی و لە هەمان کاتیشە ئەو یاسایە ئەتوانێت بە غەرامە بتوانێت سزای ئەو ڕۆژنامە نووسەبات. شنەخان ئێوە راپۆرتێکتان بڵاو کردبووە لەسەر ئەوەی کە چالاکیەکەن وەک هەموو ساڵێک ئامارەکانتان ئەخەنە ڕوو ئەمە باسێک لەوە بکەین. ئێمە ساڵانە سنتەری میترۆ راپۆرتی ساڵانەمان هەیە ژمارە ئەو پێشێلکاریان و ئەو هەڵانی کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ئەکرێت ئایا لە کوشتن بێ لە دەست بەسەرگرتن بێ لە ڕێپێنەدان بێ لە ئازاردان بێ لە سوکایەتی پێکردن بێ لە دیارنەمان بێ ئەخێنە پێش چاو بە 3 زمانیش تەرجمە ئەکرێت ساڵانە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و ئەمانە هەمویان اعتیمادیان لەسەر ئەو راپۆرتەی ئێمەیە ئێمە کاری زۆر باشمان کرد و ساڵانە ئەتوانین کە ئەمانە بازکەین بەنسبەت ئەو کارانی کە ئەیکەین ئێمە بۆ ڕۆژنامە نووسان چیمان بۆ کردوون مەسەلەن لە ساڵەکەیە حەوت کۆبوونەوەمان لەگەڵ قونسوڵخانە و نوێنەری وڵاتان کردووە لە هەرێمی کوردستان چونکە ئێمە لەڕێ ئەم پەیوەندیەوە ئەتوانین کە بتوانین ئیشی باش بکەین بۆ ڕۆژنامە نووسان بەو حکومی کە ئەمان قونسوڵەکان و ڕێکخراوەکانی نێودەوڵەتیەکان پەیوەندیەکی باشیان لەگەڵ حکوومەت و دەستگا حیزبیەکانە هەیە ئێمەش کە بمانوێت کارێک لەسەر ڕۆژنامە نووسان بکەین کە بە عقارێکی باشە بڕۆ پەیوەندیەکانمان پتە بکەین بە دائیمی توانیمانە ئەو جۆرە دانیشتن کۆبوونوانە ساخۆشخاڵیەوە 16 جار کۆبوونەوەمان لە ساڵێکە کردووە لەگەڵ لایەنە فەرمیەکانە توانیمانە 13 جار کۆبوونەوە لەگەڵ ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە ناوی وڵات و دەرەوەی وڵاتە بکەین توانیمانە زیاتر لە چەند چالاکیەک بکەین لە دەرەوەی وڵات بۆ پێ ئێمە هەر لە ناو هەرێمی کوردستانە کار و چالاکیمان نییە لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیشە کار و چالاکیمان هەیە بۆ نمونە ئێمە لەگەڵ ڕێکخراوی مرکزی خلیج لە دبلن لە ئیرلندا ئیشمان کردووە لەگەڵ CPJ علاقاتی باشمان هەیە لەگەڵ پەیامنێرانی بێسنوور ئەمانە کە هەمووی لە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستانە کار و چالاکی بەردەواممان هەیە وەکو پەیوەندی ئێوە بە سندیکای ڕۆژنامە نووسانی لە هەرێمی کوردستانە مێ بزان تا چەند کۆنتاکتان هەیە لە بینە بێگومان کۆنتاکتێکی باشمان هەیە کار و چالاکی هاوبەشمان هەیە بەیاننامەی هاوبەشمان هەیە هیچ جۆرە کێشەیەکمان لە ئارادانیە ئەمەوێت باسێک لە ئەنجومەنی باڵای میدیا بکەین وەکە زانین کە لە ئێستادا ئەنجومەنێک بەتەماندا بمەزرێنن بۆ ئەوەی کە کاری میدیا لە هەرێمی کوردستان ڕێک بخەنەوە ئێوە دژی ئەم
ئەنجومەنن لە هەمان کاتیشدا سندیکای ڕۆژنامە نووسانیش دژی ئەم ئەنجومەنن ئەمێ هۆکاری ئەوە بزانم هۆکار چیەکە ئێوە دژی وەستاونەتەوە ئێمە لەگەڵ ئەو ئەنجومەنەیانین بە هیچ جۆرێک لەبەر ئەوەی ئێمە تەجروبەی پێشومان هەیە چەند ئەنجومەنێک دروست بووە کە بەحساب ئەمانە لە مەسلحەتا بێت و ئیش بۆ ئەو جێبکە کە خۆی ئێوێ بەحساب سربەخۆ بێت بەڵام بەداخەوە لە کۆتاییشە ئەیبێنین کە سربەخۆ نییە و ناشتوانین زمانی ئەو بکەین ئەنجومەنێک دروست بێ کە دەستی حیزب و لایەنی تیانە بێ لە بۆ پێی کە ئێمە هینەکانی پێشومان بینەوە بۆ نمونە ئەنجومەنی مافی مرۆڤمان هەیە ئەنجومەنی نەزاهەمان هەیە ئەمانە کە لە دواییە بینیومانە کە بەداخەوە دەستی حیزبی تێکەڵە ئێمە پێستمان بە دروستکردنی ئەنجومەنێک نێ دروست بکرێت ئێمە یاسامان هەیە ڕاستە یاسایەکی زۆر جوانمان هەیە ئەگەر پەیڕەو بکرێت هیچ بۆشاییکی ترمان نیە هەتا بتوانین ئەنجومەنێکی بۆ دروست بکەین ئەگەر ئەم یاسایە بەڕێی خۆی یاساتیایە سەروەر بێت ئێمە هیچ جۆرە کێشەیەک نە بۆ ڕۆژنامە نووسان هەتا بتوانین ئەمە بکەین لەگەڵیشە ئێمە خۆشببختانە یاسای زانیاریمان هەیە کە زۆر زەرورە بۆ هاوڵاتیان و بۆ ڕۆژنامە نووسان و بۆ ڕاگەیاندنەکان لێرە ئێمە پێستمان بەونی ئەنجومەنێک کوت بێتەوە بۆمان کە بێت قۆرخی مۆزوعەکان کات و دوای دەستی حیزب و لایەنەکانی تێبکرێت و ئیشەکانی تر بە عقارێکی باشانەبات ئەوان ئەڵێن کە بە ئەم فەوزای ئەعلامیە ڕێک بخینەوانێ چەند مامۆسایکی زانکۆ بەشداری تێدا چەند کەسێکی شارەزا ئەمەوێت بزانم کە هۆکاریی ئێوە دژی وەستاون لەتەوانێ ئەم فەوزا ئەعلامی کە هەیە بەو یاسایە ڕێک ئەکرێتەوە کە خۆی لە ئەساسا هەیە لە ناو یاسای ڕۆژنامەگەریە پێویستی بە ئەنجومەن نیە ئەوەی کێشەکەی یعنی ڕاستە ئەمەوێت بزانم کە باست لە کۆنتاکتی نێوان خۆتان و سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کرد ئەمێ بزانم کە تا چەند کۆنتاکتان هەیە لەگەڵ سندیکای ڕۆژنامە نووسانی عێراقیشدا و لەگەڵ هەمان کاتیشا لەگەڵ دەرەوەی سنتەری شارەکانیش تا چەند کۆنتاکتان هەیە بەڵێ ئێمە لەگەڵ ڕۆژنامە نووسانی عێراقا کۆنتاکتی زۆر باشمان هەیە وەک باسم کرد مرکزی خلیجمان هەیە لە دبلن لە ئێرلندا چالاکی هاوبەشمان هەیە بەیان نامی هاوبەشمان لەگەڵ عێراقا هەیە بەدائیمی لە هەموو خولەکان و ئیش و کارەکانی کە عێراق و بابەتی ڕۆژاوی ئەوەی کە پێویستی بە بەیان نام و چالاکی هاوبەش کرد بێ کردومانە خولەکانمان زۆر بەردەوامن بۆ ڕۆژنامە نووسان بۆ لە ناوی عێراق لە هەر شارێکی عێراقدا بێت یاخود لە دەرەوەی عێراق بێ ئێمە کارمان کردووە پەیوەندیکی زۆر پتەومان لەگەڵ ڕێکخراوەکانی نێودەوڵەتیە هەیە بەردەوام بۆ کار و چالاکی و خولەکان لە لوبنان لە یەمەن لە تونس لە بەریتانیا لە فەڕەنسا لە سوید لەمانە هەمووی بانکێشت کراوین ئەمانەش زۆرجی خۆشحاڵیە کە ئێمە توانیمانە ئەم خولانە ببینین و بینەوانێ سوودێکی زیاتر و باشتر کاری لەسەر بکەین و پێشکەشی بکەین پێم وایە ئەگەر یاساکانشمان سەروەر بێت دڵنیاین لەوەی کە پێویستمان بە ئەنجومەنەکەشمان بێگومان شنە خانمێ باسێک لەوە بکەین کە زانکۆ ڕۆڵێکی زۆری بینیوە لەوەی کە کۆمەڵێکی زۆر ڕۆژنامە نووسی بە ئەزمموی پێگەیاندووە ئەمەوێ بزانم کە تا چەند ئێوە لە کار و چالاکیەکانی ئەو ڕۆژنامە نووسانە ڕازین وەکو سنتەری میترۆ ئەو ڕۆژنامە نووسانی ئەوانەی کە پێ ئەگەێنێت لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەوە ئەکەوێتە سەر تااقەت و سەلیقە و پابندبوون و ڕۆژنامە نووس خۆی ڕۆژنامە نووسمان هەیە ئەو بە شەشی تەواو نەکردووە بەسکاری ڕۆژنامە نووسی ئەکا و زۆر لێ هاتوو زۆر سەرکەوتووە ڕۆژنامە نووسیشمان هەیە دەرچووی زانکۆی و بەشی ڕاگەیاندنە ناتوانێت بە تۆسقاڵێکی ئەویشی پێ بکرێن بۆ ئەکەوێتەوە سەر سەلیقەی ئەو ڕۆژنامە نووسە خۆی و کارەکانی ویژدانی چۆن کار بکات و ئەو شوێنی کە کاریشی لێ ئەکات ڕاستە ئەمێک و دوا پرسیاری ئەوە بکەم کە چی بکەین کە کاری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ڕێک بخینەوەکو بەڕێزە دوتت پێویستمان بە ئەنجومەن نیە ئەی خۆمان چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەم فەوزایە ڕێک بخینەوانێ ئێمە پێویستمان بەوە هەیە ڕۆژنامە نووسان زیاتر لە جارانیان زیاتر لە ڕابردویان بە ویژدانەوە کارەکانیان بکەن کار و سەلیقەکانیان ڕێک بخەنەوە هەواڵەکانیان ڕاست و دروست بێ پێشەلکاریەکان کە ئەکرێ بەرامبەریان ئارام بن
لەگەڵ ئەوەشە کە ڕازی بن بەوەی کە ئیتر بتوانن ڕێکردنەوەیان لەگەڵ ئەو دەستگایانە چۆن ئیش ئەەکەن ڕێژکە گۆڕین زۆر خراپە بۆیان ئەکرێت لە ڕاستی و دروستی هەموو کارەکانیان زۆر بە ئارامتر بن. من پێشم خۆشە لێرەشەوە بە دەر لە تەواوبوونی بەرنامەکە جەنابشت و کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسانیش ئاگادار بکەم کە ڕۆژی شەممە کاتژمێر 11 بەیانی لە هۆتێل تایتانیک ڕاپۆرتمان هەیە. پێمان خۆشە لە نزیک و کارەکان بین و ئامارەکان ببین خۆشحاڵیەوە چی ئەکرێت. دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان، بەڵێ سپاس بۆ شنا بابە عەلی بەرپرسی پەیوەندیەکانی سەنتەری میترۆ کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە لامان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی نۆکە زانین ڕۆژانە لە ڕێگەی بڕگەی گوڵەوانە ئێمە ڕێنماییتان دەدەینە دەربارەی ئەو ڕۆکانی لە ناو ماڵدا بەخێوی دەکەن و بێگومان ڕۆکی جۆرا و جۆرمان هەیە کە لە ناو ماڵا بەخێوەکەن و هەنێک کەس هەیە ئارەزووی ئەوەی هەیە کە ڕۆکی جۆرا و جۆر لە ماڵەکەیدا هەبێت. بێگومان ئێمە ئەبێت شارەزاییمان هەبێت کە چۆن ئەم ڕۆکانە ئاو دەدرێت لەکوێ دادەنرێت و ئەو خاکەی کە پێویستیانە پێویستە بۆیان دابین بکەین. ئێمە هەر لە ڕێگەی بڕگەی گوڵەوە ڕۆژانە ئەم زانیاریەتانە ئەیدێنێ. فەرمون بابێک و بینەری بین و دواتر بەردەوام بین.
کاتتان باش بەیانیتان باش ئەمڕۆ لە بڕگەی باسی گوڵی دیفنباخیاتان بۆکەین. ئەم گوڵێکە کە لە مەناتقی ئیستیوائی ئەژی گوڵێکی جوانە بە مەبەستی جوانی گەڵاکەی زیا ئەکرێ بە مەبەستی ئەوەی کە هەوایکی پاگایە بە ژینگە ئۆکسسیجین ئایا بە ژینگە وا چاکترە ئەم گوڵە زیاتر لە دەوائر و لە قاعاتە بەکاربێت لەبەرەوەی کە ئەم گوڵە چەند جوانە بەڵام لەوانەیە گەڵاکی بۆ مناڵ بەکەڵگنێ لەبەرکە مادەیەکی ژەهراویتیایە لەبەرەوە ئێمە دایمەن ئامۆژگاری خەڵکەکەین ئەم دیفنباخیایە لە ئەو قاعات و لەو شوێنە مؤسساتانە بەکاربێت کە خەڵکی گەورەیتیا ئەژی. بێکومان زیاکردنی ئەم ڕووەکە بە شێوەی قەڵەمە بە قەڵەم زیا ئەکرێت و باشترین پلەی گەرمە بۆ ئەم گوڵە لە بینی 20 بۆ 25 دەرەجەی حرارەیە لەبەرکە بەعام ئەم گوڵانە لە مەناتقی ئیستیوائیەوە هاتوون زیاتر حەزیان بەو پلە گەرمایە و هەروە حەزیان لە ڕادیشیە و چاکتر وە جارجار بە ئاوەرشێن بکرێت و گەڵاکانی پاکرێتەوە لە تۆس و باشترین ینی یەکێکە لەو گوڵانەی کە کەدا ئەنگێ بۆ پاکردنەوەی جەو. کردنی ئەم نەباتە ئەتوانین بڵین مانی گەڵایەکی تازە دەرەکات بەڵام طبعاً ئەمە بەپێی مەوسمی ساڵەکە ئەگۆڕێ بۆ نمونە لە بەهارە لەوانەیە لەمانەکە دوو گەڵا دەرکا بەڵام لە زستانە لەوانێ بەمانونیوێ لە گەڵایەکی تازە بۆ دەرکاتەوە ئەمە شتێکی زۆر طبیعیە چونکە سروشتی ڕووەکەکە خۆی بەم شێوەیە. هەروەها گوڵیش ئەکا بەڵام گوڵەکەی قیمەتێکی جوانی نیە و لە عمرێکی تۆزێکە گەورە ئەبێ ئینجا گوڵەکە دەرەکات. وا چاکرا ئەم دیفنباخیە بە 2-3 ڕۆژ جارێ اینجا ئاوبیرێ و ئەو باشترین بیئە بۆ ئەوی کەتیایە بڕوێنیت و گەشە بکە پیتمۆسە ئەتوانی پیتمۆز لەگەڵ گڵا بە تێکەڵاوی تیا بکەیت بنسبەت سەمادەوە لەبەرکە ئێمە لە ئینجانەیە کا داینین وا باشترە کە دایمەن خواردنی بیت تێ بۆی گەشە بکە باشترە بە 3 هەفتە بۆ 4 هەفتە یەکجار سەمادی بکەیت لە ئەویش NPK. هەموو نەباتێک مەعرەزە بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی بێ بەڵام ئەتوانین بڵین یەکێکە لەوانەیە کە تۆزێ باشە مەقاومە بۆ نەخۆشی. بەڵێ زانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش پەیامنێرمان حەیدەر لە کفریەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانەیە. حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چین. سڵاو لە ئێوەش ڕۆژتان باش من دەمەوێت ئەمڕۆ لەسەر بابەتی گرنگ قسە بکەم بابەتی ئابووریە ئەم هەموو لێدوانی سیاسی و هەروەها کوشتنی قاسم سولەیمانی و دروستبوونی هەڵوسان و هەروەها داشکانی کەسادی اقتصادی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەبینی ماوەی چەند ڕۆژێکە بەشێک لە هاوڵاتیان بەتایبەت ئەوانەی کە ڕەنگە ترسیان لا دروست بێت ڕویان کردووە لە بازاڕەکان لە کڕینی خۆراک و خواردەمەنی. من بۆ زیاتر قسەکردن لەسەر گرنگی ئەم بابەتە ئابووریناس کاک عوسمان ئاڵتوچیم لەگەڵایە کە لێرە بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین وەکووتمان تەوەری دووەممان قسە و گفتوگۆکەین لەبارەی کار و چالاکیەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی بۆ ساڵی 2020 بۆ هەرمەبەستەش لەشکر حەمی سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێت لە لامان میوانە کاک لەشکر سڵاو لێ ببیانیت باش بێت. زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. کاک لەشکرەمێ سەرتا باسێک لە کار و پرۆژەکانتان بۆ ساڵی 2020 بکەین وەکو لیژنەکانی قایمقامێتی سلێمانی. دەستان خۆش بێ لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزای مرکزی سلێمانی زیاتر لە 32 لیژنەیە کە هەموو سێکتەرەکان ئەگرێتەوە هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی ڤێتەرنەری و کشت و کاڵ و بەرگری شارستانی و پۆلیس و ئاسایش و
سەرجەم سێکتەرەکانی کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری سەرجەم بەڕێبەراتی گشتیەکان بە تایبەتی بەڕێوایەتی تەندروستی بەڕێوایەتی ئاسایشی سلێمانی بەڕێوایەتی ڤێتەنەری سلێمانی کوالیتی کۆنتڕۆلی سلێمانی چاودێری بازرگانی و گەشت و گوزار و پۆلیسی سلێمانی و ئاگرکوژێنەوە و سەرجەم بەڕێبەراتی گشتەکان بە شێوەی گشتی لە لیژنەکانە بە پێیوەستی لیژنەکە کە تا چەند پەیوەندی بۆ بەڕێبەراتیانەوە هەیە نوێنەریان هەیە بە شێوەی گشتی کاری لیژنە هاوبەشەکان چاودێری گشتی سەرجەم شوێنەکانە بە هەموو ڕۆکانەوە هەم لە ڕووی سەلامەتی تەندروستی و هەم لە ڕووی خۆراک و لە ڕووی بەرزبوونەوەی نرخ و لە ڕووی خۆراکی بەسەرچ و هەروەها لە ڕووی ئەو شوێنانەی کە پەیوەندی بە سوتەمەنی و غاز و ئارایشگا و دایانگە و مەلەوانگەکان هەیە لیژنەکان چۆنەڵی دیاری کراوە هەر لیژنەیەک بۆ کاری خۆی بۆ هەموو سێکتەرەکان لیژنەی تایبەتی هەیە کە نوێنەی بەڕێوەتی تایبەتەکانی تیایە. بەڵێ کاک لەشکرەمەوێ باسێک لەوە بکەین کە لە ساڵی 2019 لە ساڵی ڕابردوو ئێوە 32 لیژنەتان هەبووە مێ بزانم کە بۆ ئەم ساڵ لیژنەکانتان زیە ئەکەن بۆی کاروبارەکانتان چڕتر بکەنەوەنێ. بەنسبەت لیژناوە بەشەکان لە ڕابردووە کاری باشیان کردووە خزمەتی گەوریان بە شاری سلێمانی کردووە کە زۆر بەدڵسۆزی کاریان کردووە لە لیژناو بەشەکان لە ساڵی داهاتووشا بەدڵنیاییەوە لەسەر بڕیاری بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی لیژنەیەک زیاد دەکرێت بۆ لیژناو بەشەکان بە مەبەستی زیاتر بەدەواتچوون بۆ ئەو ڕێنمانەی کە لە ساڵی 2019 دەرچووە بە تایبەتی لیژنەکە تایبەتەوە بە نانەوخانە و فڕنی سەمونونەکان کە لە ساڵی 2019 قایمقامەتی سلێمانی کاری زۆر باشی کرد بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان لە نانەوخانە و فڕنی سەمونونەکان بەڵام نزیکی 1500 فڕن و نانەوخانە لە سنووری پارێزگای سلێمانی دەوروبەری هەیە تەنها یەک لیژنە بوو کە لە قایمقامەت تایبەت و بۆ بوارە بۆ مەبەستە بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی بڕیاریەوە کە لیژنەیەکی تر بکرێتەوە لە لیژناوە بەشەکان کە زیاتر کۆنتڕۆلی ئەو ڕێنمایانە بکەن کە لە ساڵ ڕابردووە دەرچۆ بۆی بچێتە باری جێبەجێکردنەوە. کاک لەشکر با هەر لەسەر ئەوەی کە فڕنی سەمون و ئەو نانۆخانانی کە هەیە کۆمەڵی کێشەتیدا هەبوو بێگومان سەرپێچیان ئەکرد لە ڕووی بچووکردنەوەی گونکی هاویرەکان لە ڕووی بەکارهێنانی سۆدا ئەمانە تا چەند بوونیان هەبوو سزاکانیان چی بۆ لەلایەن ئێوە بەنسبەت ڕێنمایەکان و بەنانەوخانەکان چەند ڕێنمایەک دەرچووە لە ساڵی ڕابردووە گرنگترینیان بەکارهێنانی سۆدە و خوێ و خامی سپی بۆ سەر گونکی بۆ سەر مێزی هەویر و ئاردەکە لەگەڵ ڕێنمایی دەرچووە لە قایمقامەتی سلێمانی سەبارەت بەکارهێنانی نایلۆن زەرفی کاغەز لە جیاتی بەکاربێت ئەم ڕێنمایانە کاری پێویستی لەسەر کراوە بەڵام بەتوان بڵێم وەکو خۆی جێبەجێ نەکراوە 100% بۆ مەبەستە ئەو شوێنانەی کە پابەنین بە دڵنیاییەوە بەنسبەت سۆدا ئەو نانۆخانانەی کە سۆدە بەکارێن چونکە سۆدا کۆمەڵە زیانی زۆری هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ لەبەر زیانە تەندروستیەکانێتی بڕیار درراوە کە بەکار نێنرێ کاریگەری ڕاستخۆی لەسەر تەندروستی مرۆڤ هەم لە ڕووی زیادبوونی کێش هەم لە ڕووی نەخۆشیە پەنجە هەم لە ڕووی کردداری هەرسکردن تێگا لە بەرەوەی پلەی تشێتی مایدە تێگا ئەوانەی کە سۆدە بەکارێن بە دڵنیایی و ئیجراتیان لەگەڵاکرێ غراماکرێ لە 100,000 بڕی غرامەکە دەست پێەکە جارێکم غرامێت جاری دوم غرامێت جاری سێم ئیجرات لەگەڵ شوێنەکە کرێ و داخرێ ئەگەر پابەن نەبێ بەنسبەت کاغەزیشەوە بە هەمان شێوە خۆتان نەزان بەکارهێنانی نایلۆن بۆ سەمون و نان لە پلەی گەرمی بەرزە کە پلەی گەرمی نان و سەمون زۆر بەرزە لە ئاگرەکە کرێت و ڕاستخۆخرێتە ناو زەرفەکەەوە کە پێکاتی پلاسیک و نایلۆن لە پلەی گەرمی سەر و 25 بەش لە پێکاتەکەی شیە بێتەوە هەڵەوەشێ لە کاتی بەکارانەی بۆ نان و سەمون بەشە لە پێکاتەکەی کە مادەی زیانبەخشی تیا لەگەڵ نانەکە تێکەڵە بێت و بەنانەکەەوە نووسێت و لە کاتی بەکارانەی یاخورێت کارگەری خراپی لەسەر تەندروستی مرۆڤ بۆیە بۆ مەبەستەش نایلۆن قەدەغە کراوە بە هەمان شێوە ئیش ئیجراتی لەگەڵ کراوە شوێنەکان جارێکم ئاگاداری هەموو شوێنەکان کراوەوە کە پابەنم بە ڕێنمایەکان کە بەهیچ شێوە نابێت زەرفی نایلۆن بەکاربێنێ لە جاتی ئەوە کاغەز بەکاربێنێ ئەو شوێنانش کە پابەن نین لە ئێستا غرامان بۆ کرێت لە 100,000 غرامەکە دەست پێەکە بە پێی جۆری سەرپێچەکە ئەگەر هەپابەنەوە ئیجراتی یاسایی لەگەڵاکرێت شوێنەکە داخرێ هەر بۆ مەبەستەش وەکو باسم کرد لە بەروی 1500 شوێن هەیە لە سنووری پارێزگای سلێمانی کە کاری سەمون و نانەوەکەن بۆیە قایمقامی سلێمانی بڕیاریەوە کە لیژنەیەکی تر دروستکە بۆی زیاتر کۆنتڕۆلی ئەو شوێنانە بکرێت. ڕاستە کاک لەشکر ئەمەوێت باسێک لە کوالیتی خۆراک بکەین و لە خۆراکی تەندروست ئەمێ بزانام کە لیژنەکانی بەڕێستان کاری چیان کرۆ بۆ ئەوەی کە ڕێ لە خواردنانە بگرن کە ماوە بەسەرچوون و نێنە ناوی هەرێمی کوردستان وەکەزانین کۆمەڵی خۆراکی جۆرا و جۆریێنە ناو هەرێمی کوردستانەوە ئێوە کارتان چی بووە لە بەرامبەر ئەو خۆراکانی کێنە ناوە و ماوە بەسەرچوو بوون بەنسبەت خۆراکەوە لە دوو ڕۆکاری لەسەرەکەی وەکو لیژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانی ڕۆیەکان وەکو بەڕێز باسی کرد ئەو خۆراکانی کە بەسەر چووە لە کۆگاکان لە بازارەکان لە مارکێتەکان و لە شوێنە گشتەکان کە لیژنەکانی قایمقامەت ڕاستخۆ دەستی بەسەراگرن و بە بڕیاری بەڕێز قایمقامی سلێمانی ڕاستخۆ تەلەڤەکرێ و ئیجراتی یاسایی لەگەڵ شوێناکرێت کە ئەو خواردنە بەسەرچووی هەیە بەڵام تەنها کار لەسەر خواردنی بەسەرچووش ناکرێت بە یەکی تر لە حاڵەتەکان ئەو خواردنانەیە کە
بە شێوازێکی تەندروست بەکارناێن یان شێوازێکی تەندروست ئامادە ناکرێن ئەوانش بە هەمان شێوە ئیزراتی لەگەڵاکرێ بۆنە ئەو شوێنانی کە گۆشت بەکارێنن ئەگەر گۆشتەکە بە شێوازێکی تەندروست هەڵنەگریان خاو نەکرێتوان ئامادە نەکرێیان خواردنی ڕۆژی پێشووتر بەکاربێنێتەوە لە شوێنەکان بە هەمان شێوەش تەلەفەکرێ ئیزراتی یاسایی لەگەڵاکرێواتە لە دوو هەم لە ڕووی بەسەرچوون و هەم لە ڕووی سەلامەتی خۆراکەوە ئایا خۆراکە بە شێوازێکی تەندروست سەلامەت ئامادەکرێ و پێشکەشەکرێ ئیزراتی یاساییەکرێ لەگەڵ شوێنەکان ئەی لە ڕووی لیژنەکانتان کە سەردانی چێشخانە و خواردنگەکانەکات سزاتان چی بۆ ئەوان ئایا ئاستی پێشێلکاری ڕێنمایەکانی ئێوە لە چێشخانە و خواردنگەکان لە هەرێمی کوردستان چۆنە؟ خۆی کاری لە پێشینەی ئێمە پاراستنی تەندروستی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتیە ئێمە حەز ناکەین ئیجرات لەگەڵ شوێنەکان بکەین هەتا پابند بن ئێمە سەرەتا هەموو شوێنەکان ڕێنمایان پێین کە پابند بە ڕێنمایە تەندروستیەکان ڕێنمایە ژینگەیەکان هەموو ڕێنمایەکان ڤێتەنەری و بە ڕێنمایەکانی سەرجە بەڕێبەراتەکان کە لە قایمقامەتی سلێمانی نوێنەریانەیە بەڵام ئەگەر پابند نەبوون ئەو کاتە ئیجراتی یاساییان لەگەڵاکەین جاری یەکەم ئاگاداریانەکەینەوە بەس بە پێی جۆری سەرپێچەکە گۆڕێت بۆن ئەگەر سەرپێچێکی گەورەی هەبێت خواردنێکی زۆری بەسەرچووی هەبێت خواردنێکی قەدەخرای هەبێت ئەو ڕاستخۆ ئیجراتی لەگەڵاکرێت بەڵام هەنێ سەرپێچی هەیە بۆی نەزانینەوەی ئێمە ڕێنمای پێین بەڵام ئەگەر جاری دووبارە بۆ غراماکرێت بۆ جاری سێم بەدڵنیاوە داخل ڕوبەرووی یاساکرێتەوە لە ڕێی بەشی یاسای قایمقامەتی سلێمانی کاک لەشکر دەربارەی ئەو قاپە تەختانەی کە لە کافتریاکان لە خواردنگەکان بەکارەهێنرێت ئیجاعاتی ئێوە چی ئەوێت لەگەڵیانە و هۆکاری ئەوە چییە کە بەکارهێنانی قاپی تەختە لە ئەم شوێنانەدا قەدەغە کراوە؟ بەنسبەت قاپی تەختەوە وەکو قەدەغە نەکراوە بەس ڕێنمایی دراوە کە لە ڕووی تەندروستیەوە باش نێ بەکاربێنرێت لە بەرەوەی خۆدا نەزان تەختە بە ئاسانی پاک ناکرێتەوە بە تایبەتی ئەگەر بۆ گۆشت بەکاربێنرێ بەکتریا پێ ئیمتیساس کە هەڵی مژێت بە تەختەکەەوە بە دڵنیایە لە کاتی شۆڕنی بەجوانی پاک ناکرێتەوە یان ئەگەر موادی کیمیایش بەکاربێنی بۆ شۆڕنی تەختەکە ئەوەش هەرزیانیە چونکە بەشە لە پێکاتی موادە کیمیایەکە هەڵەمژێت ئەوەش لە کاتی بەکارێنانەوەی بۆ خواردنەکە لەوانە موادە کیمیایەکە باتەوە ئێمە ڕێنمایی شوێنەکانمان کرد تا ئێستا وەکو قەدەغەکە نەکراوە بەس ڕێنمایی شوێنەکانەکەین تا توان خوان لەو موادانە دوور بگرن کە بە جوانی پاک نابنەوە زیاتر بتوانە شوشە لەگەڵ ستیل بەکاربێن لە ڕووی تەندروستی و سەلامەتە هەم لە ڕووی پاکردنەوە هەم لە ڕووی ئەوەش کە هیچ گەردیلێک بە پێکاتەکەەوە نامێنێتەوە بە ئاسانی پاکەکرێتەوە بۆ بەکارێنە گونجاوە کاک لەشکر لە ڕووی مەلەوانگەکانمانەوە لە ڕووی فاسی ئاوەکەیانەوە پێویستە مەلەوانگەکان چەند ڕۆژ جارێک ئاوەکەیان بگۆڕن بۆ ئەوەی کە بتوانن پابەندی ڕێنمایەکانی بەنسبەت مەلەوانگەکانەوە لە چەند سێکتەرێکە کاری لەسەرەکەی یەکەمیانەوەی وەکو ئاوەکەی کە بەڕز باسی کرد بەلایەنکەوە لە مانگی کابێ ئاوەکەی جارێک بگۆڕێت لە 2 هەفتەیە بەشێک لاوەکەی بگۆڕێت لەبەرەوەی کە ئێستا سیستەمی مەلەوانگەکان بە هەمووی فلترێشنە ئاوەکە جاریتر پاڵاتنی بۆ کرێ و پاکرێتەوە گەرنا ئەوە زووتر بگۆڕێت بەڵام لە ڕووی بەکارهێنانی کلۆر لە ڕووی بەکارهێنانی کلۆریشەوە لیژنێکی تایبەتمانێ وەکو قایمقامەتی سلێمانی کە پشکین بۆ ڕێژەی کلۆرەکە بۆ ڕێژەی کلۆر لە مەلەوانگەکانە پێویستە لە 0.5 لە نیوە لە بۆ 1.5 ppm بێ پار پێرمیلیۆنواتە لە میلیۆنەکە 0.5 بۆ 1.5 بێ ئەگەر لە 0.5 کەمتر بێ ئەو ئاوە شیاو نییە بۆ مەلەکردن لە بەرەوەی بەکتریال ناوێ گەشاکە لە ڕووی تەندروستی و تەندروست نیە ئەگەر لە 1.5 زیاتر بێ ڕێژەی کلۆرەکە تەرکیزی زۆر کاریگەریە کاتە سەر تەندروستی ئەو کەسانی کاتە ناو مەلەوانگەکە هەم لە ڕووی پێز هەم لە ڕووی چاوە کە کاریگەری سلبی هەیە بۆیە ئێمە بێ ستانداردێکمانەیە کە 0.5 بێ لە کاتی سەردانی لیژنەکانمان بۆ مەلەوانگەکان ئەگەر لەو ڕێنجایە بوو ئاساییە بەڵام ئەگەر لەسەر و ئەویان لە خوارەوە بوو یەکەم جار ئاگادارکردنەوەێنێت جاری دواتر ئیزراتیان لەگەڵاکەن بەڵام فەحسێکی تریشەیە کە زۆر زەرورە لە مەلەوانگەکان ڕێژەی ترشێتی ئاوەواتە pH پێچی ئاوەکە پێویستە وەکو پێچی ئای خواردنەوە بێت چونکە ئەو کەسانی کە مەلاکەن زۆر جار لە ڕێی لوت و لە ڕێی گوێوە لاانێ ئاو بچێتە ناو مەعیدایانەوە لەبەرەوە پێویستە پێچی ئاوەکەش بە پێستانداری ئای خواردنەوە بێت کە 6.5 بۆ 8.5 بێت شیاو بێ نابێت لە 6.5 کەمتر بێ و لە 8.5 زیاتر بێ بێجگەلەوە ئەو کەسانی کە لە ناو مەلەوانگە کارەکەن پێویستە هەمویان پشکنی تەندروستیان بۆ کرابێت شوێنی خۆشۆردن لە پێش مەلەوانگەکە بێت یانی و کەسانی کاچن بۆ مەلەوانگە پێشەوەی کە دەستکەن بە مەلەکردن بێ خۆبشۆن هاتنە دەرەوەش بە هەماشەوە خۆبشۆن ینی واتەش پێش داخڵبوونی مەلەوانگەکە بێزگەلەوە سیستەمی فلترێشنی هەبێت جیازی تایبەتی خۆیانە بێ مەلەوانگەکە لە ڕووی پێچ کلۆرەوە بێزگە لە لیژنەکان خۆشیان بێ بەردەوام پشکنیکەن تێبڵێکمان پێداناون بە مەلەوانگەکان کە پێویستە پشکنەکان لەسەر ئەو تێبڵە ئاماژە پێ بکەن ساعت چەند پشکنیان بۆ کردو بۆی کە زیاتر کۆنتترۆل بێت بە شێوەی گشتی. بەڵێ کاک لەشکر بەرنامە و پلانی ئێوە بۆ ئارایشگاکان چێوە گەزانی کە ئارایشگەکان کۆمەڵێک ئامێر بەکار ئەهێنن ئامێری بڕەرە ئەمانە تا چەند ئێوە ئەچنە ئەوێ و لە نزیکەوە پشکنین بۆ ئەو ئامێرانە ئەکەن. بەنسبەت ئارێژگاکانەوە لیژنێکی تایبەت هەیە لە قایمقامەتی سلێمانی تایبەتە بە ئارێژگاکان کە لیژنێکی زۆر چالاک و
ئەکتیڤە پشکنی بەردەوامەکە هەر ڕۆژی ڕابردوو و ئارایشگامان داخست بۆی کە پابند نەبوون بە ڕێنمایەکانەوە کە جیازی تاتۆیان بەکارێنە بەبێ مۆڵەتی تەندروستیانە بێت و ڕێگە پێدراو من لەلایەن تەندروستیەوە کە کاری تاتۆکردن بن بەنسبەت ئارێژگاکانەوە یەکەم ئەو مادانەی کە بەکارێنن تا چەند کوالیتیە لە ژێر چاودێری کوالیتی کۆنتترۆل و بەڕسمی داخل بووە لە ڕووی کوالیتیەوە چۆنە لە ڕووی بەسەرچوونەوە بێژگە لەوەش ئەو ئامێرانەی کە بەکارێنن مۆڵەتی تەندروستیان هەبێت مۆڵەتی پیشەیان هەبێت و کەسانی کە لە ئارێژگاکە کارەکەن بە تایبەتی ئەوەی کە زۆر بەداخەوە گرفتان بە دروستەکە کێشەی تاتۆکردنە کە زۆرجار بە شێوازێکی ناسایی و بەنهێنی ئەکرێت چەندین شوێندا ئاخرێ بۆی کە پابندین بەوەی کە کاری تاتۆکردنەکەن لەبەروی تاتۆ کاریگەری سلبی هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ کۆمەڵە نەخۆشیە لە ڕێگەی ئەو دەرزیەوە کە بەکاردێنێت ئەگوێزرێتەوە بۆ تەندروستی مرۆڤ بۆی کۆمەڵە مەرجی خۆی هەیە وەزارەتی تەندروستی کۆمەڵە مەرجی داناوە کە ئەو شوێنانی تاتۆکردنی تیاکرێت پێویستە کۆنتترۆل بێ هەم لە ڕووی شوێنەوە هەم لە ڕووی جیازی تاقیمەوە ئەو شوێنانی کە مۆڵەتیان نەبێ ئەمە بێ شوێ ڕێگانانی کاری تاتۆکردن بن. بەڵێ کاک لەشکر ئەمێت باسێک لەوە بکەین کە ئەو شوێنانەی کە سەرپێچی ئەکەن لە ڕووی ڕێنمایەکانەوانێ سزای ئێوە چۆن ئەبێت بۆیان ئایا بەپێی شوێن و بەپێی ئەو سەرپێچیانی کە ئەکرێت سزاکانتان ئەگۆڕێت یاخود ئەو شوێنانەی کە دائەخرێن بەهۆی ئەوەی کە سەرپێچەکانیان گەورن ئەمەوێت بزانم کە ئێوە دوای چەندێک کە ئەو شوێنانی کە هەیەیان بۆ ئەو سەرپێچیانی کە هەیەیان بۆ باشیان کردووە دواتر ئێوە سەردانیان ئەکەنەوانێ بۆ ئەوەی کە بزانن باش بوون بەنسبەت داخستنەوە دوژە داخستنمانێ داخستنێکان کە ڕاستخۆ بڕای لەسەر دەرێ ئەو کە ئەو شتانێکی قەدەغەیە بۆ نەکاری کە تاتۆکردن بە یاسا قەدەغە کراوە شوێنەی مۆڵەتی نەبێت تاتۆ نەکە ئەگەر شوێنت تاتۆکە ئەمە یەکسەر ئیجراتی یاسایی لەگەڵاکەین شوێنەکە داخین بۆ ماوەی 7 ڕۆژ و بەلافتە و ئەین بە بەشی ڕاگەاندن بەڵام ئەگەر بۆ گۆشت ئێستا و گۆشتانەی کە ڕێگە پێدراونێت جگەر و گۆشتی هێندی ئەو بە یەکسەر ڕاستخۆ ئیجراتی لەگەڵاکرێ و شوێنەکە داخرێ و ڕوبەڕووی یاساکرێتەوە هەنێ ڕێنمایی هەیە سابتە پێشتر بە یاسا بڕای لەسەر دراوە ئەگەر پابند نەبێ ئیجراتی یاسایی لەگەڵاکرێ ڕاستخۆ شوێنەکە داخرێ بەڵام ئەو شوێنانی کە بۆی سەرپێچیەوە سەرپێچەکانیان زۆر گەورە نیە جاری یەکەم ئاگادارکردنەوەی پێدرێت جاری دوم خراما ئەکرێ ئەگەر پابند نەبوو لە جاری سێما بەدڵنیاوە شوێنەکەی داخرێ داخستنیش لێشەکانی قایم قامەتی سلێمانی کە شوێنە داخن بۆ مای 7 ڕۆژ داخن لە دوای 7 ڕۆژ شوێنەکەی بۆکەنەوە پابندێکن بە ڕێنمایەکان ئەگەر بەردەوام سەردان نەکرێتەوە نەبێت کە داخرا دوای جایتی سەردان نەکرێتەوە بۆ جاری دوم ئەگەر ئیجراتی لەین ئەگەر سەرپێچێکی کرد لە دوای داخستنەکە بەدڵنیاوم جارە ڕوبەڕووی یاساکرێتەوە. بەڵێ کاک لەشکر ئێوە گەزانین کە لە خواردنگە و ڕێستۆرانتەکاندا کۆمەڵێک خۆراک هەن کە هەڵ ئەگیرێن ئێوە لیژنەکانتان تا چەند چاودێری ئەم خۆراکاناکرێت کە بە شێوەیەکی تەندروست هەڵبگیرێت پێویستە ئەو خۆراکانین کە هەیە لەکوێ هەڵبگیرێ بۆ ئەوەی کە بتوانێت بۆ خواردن شیاو بێت و خەڵکیش بە دوودڵی نەبێت کە کاتێک خواردی. بەڵێ بەنسبەت خواردن و کۆگاکردنی خواردن لە ڕێستۆرانت و شوێنە گشتەکانە بەدڵنیایەوە لیژنەی تایبەتی خۆی هەیە نوێنەی هەموو بەڕێوەتەکانی تایە کە پێوەستە بەکارەکەەوە بەنسبەت خواردنەوە ئەو خواردانەی کەوش کە ناوێت لە پلەی گەرمی 25 بەرەوسەر و هەڵبگیرێ وەکو برنج و نیسک و نۆک و فاسۆلی ئەومانە ئەبێ پلەی گەرمەکەی لە 21 بۆ 25 جابێت شوێنەکە شێدار نەبێ بۆی کە کاریگەری کات سەر خواردنەکە تۆکسین دروستکە بەنسبەت ئەو خواردانش کە لە بەڕادا پێویستە لە دەرەجەی 0 بۆ 6 هەڵبگیرێت ئەو خواردانە کە لە شوێنە گشتەکانە هەمووی لێبڵی لەسرە بەپێی لێ بڵەکە ئەگەر پابند نەبێ بە جێبەجێکردنی ئەو ئیجراتی لەگەڵاکرێت یەکەم جار خواردنەکان تەلەفەکرێت دواتر ئیجراتی یاسایی لەگەڵاکرێت شوێنەکە خراماکرێت بەنسبەت هەڵگرتنی خواردنیش بەداخۆ زۆرجار لە ڕێستۆرانت و خواردنەکان کێشەی ئەو هەیە ئەو خواردانەی کە ئەمێنێتەوە کەەوەش بەپێی یاسار و لە ڕووی سەلامەتیشەوە ڕێگە پێدراونێت چونکە ئەو خواردانەی کە بەکاردێ جاریتر بەکاربێتەوە هەمان بەهای خۆراکی نابێت ڕاستە لەوانەیە ئەگەر بە شێوازێکی تەندروست هەڵبگیرێت زیانی بۆ سەر تەندروستی نەبێت بەڵام بەهای خۆراکی لە دەستەیە و ئەو پێکاتانی کە سوود بەخشە سوود بە جەستەی مرۆڤ ناگەن لە کاتی بەکارێنانە بۆیە بەنسبەت خواردنی هەڵگیرا و ئەوانەی کە ڕۆژی پێشتر بەکارێنەوە بە شێوە ڕێگە پێدراونی و ڕاستخۆ تەلەفەکرێ و ئەگەر دووبارە بۆ غراماکەی بەکارهێنانی گۆشت ئەبێت چۆن بێت ئایا ئەو گۆشتانەی کە لە دەرەوەی هەرێمی هاوردە ئەکرێت ئایا شیاوە بۆ بەکاربردن لە ڕێستۆران و چێشخانەکاندا بەنسبەت گۆشتەوە دوو جۆر گۆشتمانەیە گۆشتێکی فرێشمانەیە کە لە خۆماڵی بەکاردێت گۆشتێکی کشمان هاوردێ بەنسبەت خۆماڵێکەوە پێویستە و گۆشتە کە گۆشتێکی
فرێش بێت لەژێر چاودێری تەندروستی و ڤێتەنەریە لە سەربڕیخانەی ڕسمی سەربڕابێت لە شوێنێکی ڕسمی کڕابێت نەک گۆشتی سەرشقامەکان بێت چونکە گۆشتی سەرشقامەکان لە ڕووی تەندروستیەوە تەندروست نییە و لە ڕووی ڤێتەنەری شۆڕەکە پێدراو نییە بەنسبەت گۆشتی هاوردەکرا و ئەو گۆشتانەی کە لەلایەن بەڕێوەبەراتی ڤێتەنەری سلێمانیەوە ڕێگەپێدانی بۆ کراوە پشتینی بۆ کراوە بە دڵنیاییەوە ئەگەر بە شێوازێکی تەندروست بهێنرێ ڕێگە پێدراوە واتە بە شێوازی تەندروست هەڵبگیرێت لە بەڕادا لە پلەی بەسنی سفرابێ هەتاکو و بەکارێنێ لە کاتی بەسنیشە بە شێوازێکی تەندروست خاوی کاتەوە بۆنە تەکلیفەکەی لێ بکاتەوە گۆشتەکە بیکات سەر سوزگیەک و تەشتێکی بۆدانێ دواتر تەکلیفیکە بۆی هەوا بەرینەکەیە تاکو ئەو خوێناوە و ئەو ئاوەی کە بە گۆشتەکەی بچۆڕێتە ناو تەشتەکەەوە دواتر کە خاو بۆ بەکاربێنێ بەڵام بە هیچ شوێناوێ بە ئاوی گەرم هەیان لە ناو ئاوا گۆشتەکە خاو بکرێتەوە چونکە بەهای خۆراکی گۆشتەکە لە دەستایە و لە ڕووی تەندروستی شۆ تەندروست نییە ئەگەر بە شێوازێکی تەندروست گۆشتەکە خاوکاتەوە بەڵێ ڕێگە پێدراوە و ئەوانەی کە لەژێر چاودێری ڤێتەنەریا بێ بڵێ کاک لەشکر ئەی سەردانی ئێوە بۆ هۆتێل و مۆتێلەکان چۆنە لە ڕووی ئەوەی کە ئێوە ژووری خەوەکان ئەپشکنن لە ڕووی ئەو سەرچەفانی کە بەکار ئێنێ ئەو ئەدەواتانی لە ناو ژوورەکەیە تا چەند شیاوە بۆ ئەوەی کە خەڵکی کە سەردانی ئەوەیە کات بتوانێت بە تەندروستی تێدا بحەوێتەوە بە دڵنیاییەوە سەرجەم مۆتێلەکان و هۆتێلەکانی سەردانەکرێن هەموو سێکتەرەکانی پشکنی بۆکرێ ئایا تا چەند ئەو وەکو باسی کرد ئەو سەرچەفشتانەی کە بەکارێت تاقیمکرا و پاکراوەیە چکە ئەگەر تاقیمکراو نەبێدیان هەنێشتیان دیسپۆسبڵە کە یەک جار بەکارێت ڕێگە پێ نادەجاێتی بەکاربێتەوە بە دڵنیاو لەژێر چاودێریە هەم لە ڕووی مشتەمەلاتەکانیشیان حەمام و تەوالێتەوانەشیان پشکنی بۆکرێ بزانێت تا چەند لە ڕووی پاکخانە و گونجاوە ڕاستە ئەی کارمەندەکان کارمەندی هۆتێلەکان ڕێستۆرانتەکان تا چەند پێویستە لە پێشا پشکنینی ئەوانە مەرجە هەمووی کارتی تەندروستیانە و پشکنی تەندروستیان بکرێ ئەوانەی کە کارمەندی خەڵکی کوردستانن تەنها پشکنیەکان بۆ کرێ پشکنی ڤایرۆسیان بۆ ناکرێ بەڵام ئەوانەی کە لە دەروی هەرێمی کوردستان پشکنی ڤایرۆسیشیان بۆ کرێ بزان نەخۆشە گوێزراوەکان بە تایبەتی نەخۆشی ئایدز و ئەمانە بزانین لە ناو کەسانیانە لە ناو کارمەندانیانەیە کە بیانین بە دڵنیایەوە هەتا کارتی تەندروستی نەبێت هەم ئەوەی کە خەڵکی کوردستانیشەوە هەم ئەوانەشی کە دەروێ ڕێگە پێ نادرێت کار بکە پێویستە هەر کەسێ لە هەر شوێنێکی گشتی کار بکە لەتر خواردن بێ بەرکەوتین لەگەڵ خەڵکابێ کارتی تەندروستیە بێت کاک لەشکر ئەگەر کەسێک چووە هەر شوێنێک پێشێلکاریەکی بینی چۆن بتوانێت لیژنەکانی ئێوە ئاگادار بکاتەوانێت لەو پێشێلکاری کە هەیە وەکو لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بە دوو شێواتوانێ ئاگادار بکەنەوە شێوازێکیان بە تەقدیمکردنی سکاڵا لە ڕێی بەرز قایمقامی سلێمانی بۆ لیژنەی باڵا و ئیجاتی یاسایی لەگەڵاکرێ شێوازێکی تریش لە ڕێی ژمارە تەلەفۆنی قایمقامەتی سلێمانی کە تایبەتە بە لیژناوە بەشەکان ژمارەکەی 0 867 هاوڵاتیانەتوان بەردەوام پەیوەندی بکەن ڕاستخۆ هەر شوێنێک سەرپێچێ بێ پەیوەندی بە لیژنەی تایبەتمەندەوە کرێ و ئیجراتی یاسایی لەگەڵ شوێن ناکرێت بەنسبەت لیژنەکانیشەوە یەک شت باسکەم لیژنەکانی قایمقامێت وەکو باسم کرد 32 لیژنەیە لیژنەکانیش هەموو کاتەکان لیژنەمان هەیە بۆنە لە ڕۆژە هەمانە لە ئەسرا هەمانە لە شەوە هەمانە بێژ کە لەژە کاتی پشۆکانیش بەردەوام لیژنە هەیە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی یعنی هاوڵاتیان دەتوانن تەنانەت لە کاتە پشۆکانیش بەردەوام پەیوەندی بکەن بە لیژنەکانەوە لە کاتی بوونی هەر سەرپێچیەک بۆی زیاتر دڵنیابن لە سەلامەتی ئەو شوێنە ئەی لە ڕووی ئەو عەرەبانە و ئەو خواردنگانی لەسەر شەقامەکان هەن تا چەند ئێوە سەردانیتان ئەبێت بۆ ئەم شوێنانە بەنسبەت خواردنی سەر شەقامەکان ئێمە تەنها ئەچین سەری خواردنەکەکەین ئەگەر ناتەندروست و تەلەفێکەین بەس لە ڕووی تەندروستیەوە ڕاستیەکەی تەندروست نییە چونکە خۆتان نەزانن خواردنە بێت لە شوێنێکی داخرا و لە شوێنێکی پاکخۆیان کە ئاوی سەرەکی و شوێنی دەست شۆردن و کۆمەڵی پێداویستیە لە ناو شوێنەکەی بێت ئەنجاتوانین خواردن ئامادە بکەی لە ڕووی سەلامەتیەوە تا ڕادێکی باش سەلامەتیان تیانە و خواردنی سەر دەستگێڕەکان تەندروست نین بەڵام ئێمە بۆ ئەوەی کە هەر لەژێر چاودێریە بن سەردانیانەکەین ئەگەر خواردنێکی ناتەندروست شیاویان هەبوو خواردنەکە تەلەفەکەین بەڵام وەکو ئیجراتی یاسایی ئیجراتەکان لەگەڵا ناکرێت خۆتان نەزان ئەوان هیچ مۆڵەتێکیان نییە تاکو تۆ ئیجراتیان لەگەڵا بکەیت کاک لەشکر وەکو سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ئامۆژگاری چیە بۆ کەسانی خاوەنکارن بۆ ئەوەی کە ڕێنمایی چییە بۆ ئەوەی کە پێشێلکاری ڕوونەدات و نەبێتە هۆی ئەوەی کە سزا وەرگرن لەلای ئێوە ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ڕێنمایی هاوڵاتیانەکەین کە ئێمە کارمان خزمەتکردنی ئەوانە بە هەموو بەشەکانەوە هەم بەوانەی کە خاوەنکارن و بۆ نەخواردنگە و ڕێستۆرانت و شوێنە گشتەکانیان هەیە ئەوانش هەر حاڵاتی خۆمانن ئێمە ڕێنمایانەکەین کە پابند بن ئێمە بە هیچ شێوەیەک حەز ناکەین ئیجراتی یاسایی لەگەڵی شوێنەکەین چونکە هەموو خەڵکی خۆمان و کەسکاری خۆمانن بەڵام ئەبێ ئەوانش پابند بە ڕێنمایەکان ئەگەر پابند نەبن بە دڵنیای ئیجراتی یاساییان لەگەڵاکرێ داواش لە هاوڵاتیانەکەین لە کاتی بوونی هەر سەرپێچیەک
لە کاتی هەر شتێکی ناسایی و ناتەندروست و لە هەموو سێکتەرەکانە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە ڕاستخۆ پەیوەندیکان بەلەژەکانی قایم قامێتەوە بە داواچوونی بۆکەین. دەستەکانە خۆش بێت بە هیوای سەرکەوتنتان و کاری باشترتان بەڵێ سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ لەشکر حەمید سەرۆکی لیژناوە بەشەکانی قایم قامێتی سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان میوان بوو بەڵێ عزیزانم تەواوی بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن تا سبەینێ پێتان شادەبینەوە شاد و سەرکەوتوون.